5 مانگ دوای نەورۆز لە قوڵەی گەرمای هاوین ئێمە لە ڕوان سپیا و باینگان و بانەوڕێی نزیک لە شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان ماڵەکانمان بەجێ هێڵین و خۆمان ئەگەیەنینە ناو باخ و ژێر سێبەری درەخت و نزیک کانیاوەکان تا جەژنێکی تایبەت بە ناو جەژنی چلەی هاوین یا نەورۆزی هاوین بگرین. ئەم جەژنە کە بە نەورۆزی بڵ و چلەی تەمووزیش ناسراوە لای ئێمە نەبێ لە هیچ شوێنێکی کوردستان نەماوە. بڵ ناوی کانیاوێکی ناسراوی هەورامانە و بۆ ئێمە زۆر پیرۆزە. ئەمە جەژنێکی فرەکۆنی کووردە. باشه باشه ای توشکی با من توشی توشی با فقط ولا جورك كبراتنا امياك ده برو لباس كي بيرك هاك بابي نمنين ولا أشجع با تاتواني أو شيء باشو تاركي باشو أو شو براسمي أم جرجني شلي هاينا بياني احتمالية لباينان ولا زردوي ولا كينو ولا دوان ومردم بيت بمراسمه ولا تتماشي بكت هذه كواكش مش بدأ كواكش بدأ هذه فرق خزاكيشي لا لا عيربا خاطر خزاكيش تاتواني بابي لا أنت شخصيان جورا خاصام قبل تشتهي شيء نيدي يعرفها مقدار پوشوان و باخت هم ربیتی باشی. ولا فريق هو كم يكوني كاوا مثلا نا ترى بس يقدر شاخويني تكون تكون يقدر يكون تكون أبا وشاخوي أبا يقدر يكون تكون نا بنا كان نور دي بس دي ما بس هذا دوري برو هاي كم تنبدك على كم تنبه بيخ أحنك بيخ أحنك ها جەژنی نۆرۆزی هاوین لە ناو باخ و پاڵ ڕووبارەکانەگرین و بە تەمەنترین کەسی لادێکەمان لە دروستکردنی داهۆڵی جەژنەکە بەشداریەکات. دا ئەم بریاگەر کێشان بێفەرت پێسا گرێبم کاکە گرێ نەگرێت كم هريور تا بيركي بيفرق يا اخوان ام تنافنا بيفرق جرام بيفرق ايش باش ايش خاسك ذاك عيله شوكتب على شوكتب بيجي نقاهر هذه هذه لو جلو قومك مرة خارق ما خاص كله بكا ما أنا بالغونه ده اسم بروم عليه والله تو أورجع خاص رجع باش وان شو تبرو سبروم زغل بيلا كي بيرم كاك بيدو زغل بيا هناك أري برو زغل بيلا كي بير رجع خاص صاحبه ها باش وان أري خير إذا سكوا خوري ده سيد شباب أي والله تو محمد كيشه ده كذا ده باش ده بلا خواحب ثانية والله
عراق خا يمكن لك كم مؤمن أعلم دفع رديك دور باشا ديك تبي يدك أو إحنا ممكن فريش بس كونش بخمس سري كان أكو قجيش يروح في سخوان يلا بدمن پورە ئێران 90 ساڵی تەمەنە و داهۆڵمان بۆ دروستەکە داهۆڵی ساڵی پاریش هەر ئەو دروستی کرد بەڵام کەنیشکێکی لادەیی سپیا و هەڵی گرت Arkadaşlar işte duamıza bakarız buraya. Nişane duamıza var İsa. Bu merasimi çilەی هاوین. خەڵکی لای ئێمە پێیان وایە کە کردنەوەی ئاگر لە نەورۆزی بڵ سەرما و سۆڵەی زستان ناهێڵێ یا کەم یەکاتەوە و ئێمە توانین بە ئاسانی بژێوی ژیانمان لە زستانی ئایندەدا دەست بخەین. Denesi bu. Hadi bir iki bu. De. مێژووی دەف لە کوردستان بۆ بەر لە ئیسلامە گەڕێتەوە
لەگەڵ هاتنی ئیسلام دەنگی دەف و دایرە لە شوێنە گشتیەکان نەما و ڕۆیشتنە ناو خانەقا و تەکیەکان. بۆ ماوەی 1300 ساڵ دەروێشەکانی ناو خانەقا باشترین دەفژەنەکانی جیهان بوون. چەند ساڵێکە دەف لە خانەقا و تەکیەکان هاتۆتە دەر و بووە بە بەشێک لە مۆسیقای کوردستان. لای ئێمە خەڵک لە ماڵەوە دەفیان هەیە و دەف باشێکە لە ژیانمان. ئێمە زیاتر لە مەراسمی جەژنی نەورۆزی ئەوەڵی بەهار، جەژنی هەنار و نەورۆزی هاوین دەفەژنین. دروستکردنی داهۆڵ بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە داهۆڵەکان باخ و زەویەکانمان ئەپارێزن و ناهێڵن کە باڵندە و گیاندارەکان بەرهەمەکانمان بخۆن. ئەگەر ئێمەش نەبین ئەوان بەرووبوومەکانمان ئەپارێزن. ئێمە پێی داهۆڵەکانمان بە جۆرێک ئەچەقێنینە ناوزەویەکان کە هەرگیز خاکەکەمان بەجێ نەهێڵن. ئێمەش وەک داهۆڵەکانمان پێمان لەم خاکە و ئاوە گیری خواردووە. بۆیە لەسەر بست بە بستی هەڵەپەڕین و هەرگیزیش بەجێ ناهێڵین. من ناوم هەستیە و زۆر خۆشحاڵم کە داهۆڵی جەژنەکە هەڵەگرم. ئەکەومە بەر کەنیشکەکانی تر و ئەوانیش لە پشت سەرمەوە دەفەژەنن. لای ئێمە دەف زۆر پیرۆزە و لە هەرچی مەراسمە دەفژەنی ئەکەین. کۆڕ و کەنیشکەکان بە دوو گروپی جیاواز بە نیشانەی نێر و مێبوونی جیهان بەرەو باخەکان ئەچن و بە دەفژەنین لە شوێنێکە یەکەگرینەوە. ئەم جەژنە جەژنی ئاو شەڕە ئاویشە. پێشینیان وتویانە ئاو ئاوەدانیە. ئاو لە فەرهەنگی کۆنی کوردستان یەزدانی تایبەت بەخۆی بووە. ئاناهیتا خوای ئاوەکانە و هێمای زاوزێ و پاکیزەی بووە.
جەژنە جەژنی ئاو ئاگرە، جەژنی ڕێزگرتنە لە خاک و هەوا و گەڕانەوەمانە بۆ ناو سروشت و ژینگە. بۆم جەژنە لە هەر خێزانێک گەنجێک دیاریەکەن کە کارێک بکات. کەسێک 12 بەرد لە ڕووبار بە نیشانەی 12 مانگی ساڵ ئەهێنێ. کەسێک ئاگر و کەسانێکی تریش ئاو و ئاجیل و میوە ئەهێنن. کورد لە سەردەمی ماد و ساسانیەکان پێیوا بوو کە ئاناهیتا سەرچاوەی هەموو ئاوەکانی جیهانە. لە ئاوێستا بەشێک بەناو ئاوان یەشت هەیە کە باس لە پیرۆزی ئاوکانیاوەکانەکات. بۆیە خواردنەوەی ئاو و شەڕە ئاو و بە ئاودانیدا هۆڵەکانیش بۆ ئێمە پیرۆزە. Ya begi, sekarang.